بەسەرهاتی عشقی ئێمە هێنزە پڕڕاز و سەحراویە بە هیچ کەس شەرح ناکرێ. هەر من و تۆ دەزانین چ داستانێکی پڕئازارە بۆیە کەس بەرگەی ناگرێ. گەر بە چاوی پڕ لە فرمێسک و بە بێجەنگی دەچێژم جەرد و ژانی هێژری تۆ، گرفتاری عشقتم وا مەزانە نیشانەی بێدەسەڵاتیمە نایزڕێنم ناوی تۆ. لە شعرەکانی محەممەد قادری. سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر بەختەوەرم بە بەرنامەی دیزارەوە دەبمەوە میوانی ماڵەکانتان. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێز محەممەد قادری شاعر و ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین و سەبارەت بە کاریگەری هونەر و دەبیات لەسەر شۆڕش و ئاخێزە کۆمەڵایەتیەکان وا گرنگیدان بەم بابەتە وەک ئامرازێکی جەماوەریکردنەوەی ئیدە شۆڕژگەرانەکان لە نێو تەشکیلاتی کۆمەڵەدا دوێن و لە درێژێ بەرنامەکەشدا گوێویستی خوێنەوەی چەند نمونە لە بەرهەمە شارەکانی بەڕێزیشان دەبێت. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. بەڵێ کاک محەممەد، زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە و سڵاویشت لێبێت. سەرچاو منی سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت و هاوڕانی هاوکارت و بینەرانی ئەم بەرنامەیە. زۆر سپاس کاکەمە. پێم خۆشە بۆ پرسیارێکی هەڵبەت قورسیشەم بۆ پرسیارە دەست پێ بکەم کە بەڕێستان پەیوەندی نێوان هونەر و ئەدەبیات و خەباتی سیاسی چۆن دەبینن؟ و بەشی دووەمی پرسیارەکەیشم کاریگەری ئەم بابەتە لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چۆنە؟ بەڵێ وەڵا ئەم پرسیارەی بەڕێزە زۆر ئاهاڵەگرێ بە قەولی کوردەواری. ئەگەر بمانێت لەسەر بابەتی ئەم پرسیارە بدوێن دەبێت لێکدانەوەیەکی باش بکەین لەسەر هونەر و لەسەر سیاست و ڕابطەی ئەم دوانە لە توولی مێژووە. بەڵام دیارە کاتی بەرنمەکەەوە نییە، من بە کورتی پێم باشە سەرنجی خۆم لەسەر ئەم بابەتە عەرزێن بەرنمەیە بکەم. من پێم وایە هونەر لە ژیانی بەشەرە پانتاییەکی زۆر بەرین و ڕەهای بووە و هەیە. هونەر لایەنێکی بەربڵاوە لە فعالیەتی بەشەرە لە توولی مێژووە لەگەڵ بەشەر گەورە بووە و هاتووە و دێت بەردەوام کاری خۆیەکە. ینی بەشێکی دانەبراو بووە لە ژیانی بەشەر لە دێر زەمانەوە بە هەرحاڵ هەموو کات کاری خۆی کردووە و تەسیری خۆی بووە و تەسیری خۆشی وەرگرتووە. بە بڕوای من هونەر بریتیە لە کۆمەڵێک بەرهەم یا ئاسار یا ئەسەر یا نووسراوە یا هەر دەقێکی تری هونەری کە بەدەستی بەشەر خوڵقاوە لە کۆنەوە و دەشڵقێ لەوە بە ولاوەش. ینی بۆ خۆم من تعریفی هونەر بۆ خۆم ئاوای لێگە دەمەوەکە هونەر ئەوەیە. جا ئەمە ئەدەبیاتە، ئەمە شعرە، ئەمە موسیقایە، ئەمە سینەمایە، ئەمە شانۆیە، ئەمە نگارکێشیە، ئەمە مجەسەمە سازی، هەر کام لەو بەشانەی کە ئێمە سینەمایە، هەر کام لەو بەشانەی کە تۆ دەتوانیت لە هونەرە جیان وەکەیت و تاریفیان بکەیت و قسەیان لەسەر بکەیت. بۆیە دەڵام ئەم بابەتە بابەتێکی هینە هەمەلایەنە و بەرفراوانە. بەڵام ئەوەی کە بەدەستی ئینسان لە توولی مێژووە ئەم بەرهەمانە خوڵقاون لە شرایەتی جۆرا و جۆرە لە پرۆسەگەلی تاریخی جۆرا و جۆرە خوڵقاون بەرهەم هێنراون و بەرهەمدێن بۆ ئەوەی بتوانن تەسیراتی ئەو ئیدا ئەو ئەرمانە ئەو توزانم بەرهەمە هونەریە لەسەر ئەحساس و هۆشی بەشەر کۆمەلگاکە دابنێت. ینی بە هەدەفی ئەوە بۆیە هەر هونەرێک هەدفێکی دیاریکراوی هەیە، مەفهومێکیە، ئەوێ منزورێ بگەێنێ، جوانیە تعریفکە، هەدەفێک تعقیب بکات، سیاسەتێک پەیڕەو بکات. بەهەرحاڵ هەر کام لەمانە دەتوانێت هونەر شوێنیان بکەوێ و کاریان تیا بکە و ئەوان. ئەدەبیاتیش بۆ خۆی ئیتر بەشێکە لە هونەر، ینی خود هەموو ئەدەبیات بۆ خۆی هونەرە، چ نووسینی، چ شعری، تەسویری، چودانم چ نیگارکی، هەموو ئەوانەی بۆ خۆی هونەرە. بۆیە پێم وایە هونەر گرێدراوە بە زۆری بە خەلاقیەتی توانایی و خەلاقیەتی ئینسانەکان. چەندە ئەو بەشەرەی کە شعرێک گەنووسێ، چەندە توانایی هەیە بە زەرافەتێک و لەتافەتێکی باشەوە بینووسێ و ئەو بەرهەمە شعرەی خۆی نییە پێشکەشی کۆمەلگا بکە. بۆ ئەو بەشێکە، ینی بەشێکی جوان ناسی، بەشێکی دانەبراوە لە هونەر لە هەر بەشێکیە. هونەر بە بڕوای من مەهارەت و توانایی هونەرمەندە کە دەتوانێت بە جوانترین شێوە
سەرنجڕاکێشترین شێوە هونەرەکەی خۆی پێشکەش بکە، بڕازێنێتەوە پێشکەشی بکە، یان بە معنایەکی تر هەر بەرهەمێکی هونەری یا هەر ئەسەرێکی هونەری لایەنێک لە جوانناسی لە خۆیدا هەڵگرتووە، نیشانی بدا بتوانێت سەرنجی بینەر و بیسەر ڕاکێشە یا بە شێوەیەک لەمس بکرێ ئەو هونەرە. یان بە هەر حاڵ ئەوە لە هینی منە بەرحاڵ بۆ شوێنی منە لەسەر هونەر، بەڵام ئێمە قسە لە چنەوە هونەرەکەین و دەمانەوێت چنەوە هونەرە پێش بخەین یا کاری بۆ بکەین بە بڕوای من هونەری پێشرە و متاحد هونەری کرێکاریەکەم بە بەس ئێمە کە من دوایی ئەچمەوە سەری. هونەر ئەدەبیات و سیاست پەیوەندیەکی مێژووی تایبەتیان هەیە، ئەم دوانە ناتوان یەکتر نادیدە بگرن، یەکتر حساب بۆ یەکنەکەن لە تووری تاریخە ئەمانە پێکەوە هاتوون. سیاست و خەباتی سیاسی سیاست لەگەڵ هونەر و ئەدەبیات، یعنی ئەمانە دوو چەمکن، دروستە سروشتی کاریان جیاوازە، بەڵام ئەم دوو چەمکە لە تووری تاریخە پێکەوە نیە، وەکو دوو قلووا بوون، هەمزاد بوون، پێکەوە هاتوون، تەسیریان لەسەر یەکتردا ناوە، کاریان لەسەر یەک کردووە و توانیوانە تا ئەدامە بدەن بە ژیانی خۆیان لە ناو کۆمەلگایە. بۆیە من پێم وایە ئەبێ لە پێشەوە ئەوە سەلمێنین، ئەوە قبول بکەین کە تەبیعەتی ئەم دوو چەمکە لە یەک جیاواز بوو. هونەر وەکو عەرزم کردن گرێدراوە بە جوانناسی و بە توانایی، بە زەرافەت، بە مەهارەتی ئەو کەسەی کە هونەرەکە پێشکەشەکە، بەڵام سیاست جۆرێکی ترە. هونەر زۆرتر مەحسوسی هینە، ئەحساسە، یعنی زۆرتر لە ئەدەبیاتە زۆرتر نییە، زۆرتر بە شوێن ئەحساس و زەوق و سەلیقەی هونەرمەندێک یا کەسێکە مەسەلەن ڕۆمانێکە نووسێ، چەندە بتوانێت بە نەسرێکی سادا بە شێوەیەکی جوان ڕێکبێت بنووسێ کە بتوانێت مەبەستەکەی خۆی بگەێنێ. من عەرزم کردن هەر هونەرێک حتا لە شکلی ئیبتیداییدا هەدەفێک، مەفهومێک، مەنزوورێکی لە پشتە. جا بۆیە هەر ئەسەرێکە ئێمە قسەی لەسەر بکەین، هەر هینێک قسەی لەسەر بکەین، دەغدغەیەتی کە جوان بێت، کە بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک پێشکەشی بکە. وەژیان بۆ ئینسان لەسەر ئەم کۆمەلگایە بە شکلێکی جوان، بە شکلێکی شیرین، بەبێت دەغدغە، بەبێت دەردەسەر ژیانی بەشەر خۆش بکە. یعنی کاری هونەر ئەوەیە. هونەر ئەگەر لەسەر شتێک مەسەلەن پێدا ئەگرێت، یا شتێک دەنووسێ، یا شێرەکەکە، یا تابلۆگە کێشێ، یا پەیکەرێک سازەکە، هەدەف ئەوەیە. لە هەر بەشێکی ژیاندا بەرحاڵ بتوانێت کە دەستی بۆ ئەبا بە جوانی، بە زەرافەت، بە سەلیقەی خۆی، بە توانایەکانی خۆی هەمووی لەو هونەرا ڕەنگ بداتەوە و پێشکەشی کۆمەڵەکەی بکە. بەڵام سیاست نەهادێکە چەمچێکە جیاوازە لەوە. سیاست کاری ئەوەیە کە کۆمەلگا ئیدارە بکە، مدیریەتی کۆمەلگا بکە، کۆمەلگا ڕێک بخات، بە هەر حاڵ هەموو نەهادەکانی کۆمەلگا لەگەڵێک هەماهەنگ بکات. کاری سیاست ئەوەیە. بۆیە ئەم دوو هینە ئەگەر سیاست بیەوێت لەگەڵ هونەر تێکەڵاوێکی ڕاستەقینە بێت، دەبێت بوار بدات کە هونەر جوانیەکانی سیاست، جوانیەکانی مدیریەت، کەموکوڕیەکانی بە جوانی بنەخشێنێ و بە کۆمەلگای معرەفی بکات. بۆیە ئەم دوانە ڕابطیان هەردووچیان وەکو هونەر و وەکو ئەدەبیات و هونەر و سیاست هەردووچیان لە علومی ئینسانیە جیان گرتووە. یعنی هەدەفیان خۆشکردنە، پێکەنانی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و عەداڵەتخواز و هەموو ئەوانەی کە ئاسوودە و هەموو ئەوانەی کە بەشەر احتیاجی پێێتی. بۆیە ئەمە باش، ئەمە نوقتەی هینە سەرەکی پەیوەندی ئەم دوانەیە. هەر سیاسەتیش و هونەری شەریکیان لەم بوارەیە هەوڵەدەن. جا ئێمە بڵێ محەممەد بەڵێ فەرموو. بۆیە تولی تاریخە ئەمانە لە حاڵی تەغیرا بوون. دەورەیەک وا بۆ سیاست زاڵ بووە، مەجای نەداوە، دەورەیەک بۆ هونەر توانیوێتی نەخشی خۆی بنوێنێ. بۆیە جۆری پەیوەندی ئەم دوولایانە لە هەر وڵات و شوێنێک جیاواز بووە. لەلایەکی تریشەوە فەرهەنگی زاڵ بەسەر هەر کۆمەلگایەکە، بەسەر هەر ناوچەیەکە تەسیری بووە لە پەیوەندی بینی سیاست و هونەر و خەباتی سیاسی لەگەڵ ئەدەبیات و ئەوانە. ئەگەر فەرهەنگی زاڵ فەرهەنگێک کراوە بووە،
مثلا لە دوای ڕنسانس ئێمە گەر تەماشا وڵاتانی ئوروایی بکەن بە دلیلی ئەوەی فەرهەنگێک وردە زاڵ بووکە کراوە بووە ئازادیهای دیموکراتیک بووە بە هەر حاڵ زۆر شت بووە نیە هونەر توانوێتی زۆر چاگەشە بکە بۆیە بەڵام لە وڵاتانەی کە وەکو وڵاتی ئێران دەسەڵاتێکی سەرکوتگەر ڕەش بە سەریازاڵ بووە مەسەڵەن وڵاتانی خاورمیانە کەمتر هونەر توانیوەتی گەشە بکە زۆرتر بە شکلی ژێرزەمینی لە مەجارێکی کەمدا خۆی دەرخستووە زۆر جار بەس لە ئەکسیۆنێکە زۆر جار نمایشنامەیەکی خیابانی زۆر جار بە شیعرێک زۆر جار سرودێک زۆر جار شتێک ئالەوانە من لە بیرمە مەسەلەن دەست ئەگەر تۆ باسی پێشوو بکەیت نەخشی هونەر مەسەلەن مادەی ماکسیم گۆرچی کە هونەرمەندێک بۆ نووسەرێک بۆ هونەر کابرای پێشکەوتو چ تەسیرێکی بۆ لە شۆڕشی پێکەنانی شۆڕشی ئۆکتۆبردا رووسیا ئەگەر تماشا لای خۆمان بکەیت شعری شاعرانی ئێمە کە لەناو کۆمەڵایە پەروەردە بوون چه دەر و تەسیرێکی بۆدا پێشبردننی فەرەنگی پێشڕە و کرێکاری سرودێک من لە بیر مەمە جوان بوون حت شیرین بەهارەی تایر تۆفیق لەناو جوانی ئەو سەردەمانیە هەر مەسەلەن بە شتێکی زۆر پێشکەوت و سەیدێکرا هەموو کەسانی سیاسی جوان لێگر ببووس لە سەراسەری ئێران گۆرانیەک بوونیە کە هەموو ئەو کەسانی کە پیان وا بوو سیاست دەکەن و بەرحاڵ ئەو بوارە خزمەتێ دەکەن نیە هەر بەڕاستی پیان شتێکی جالب بوو گۆرانێکی جالب بوو سرودەکانی مەسەلەن کاڵە ئیسێ لە جامای ئێرانە ئەوانە بۆیە لە وڵاتانەی لەو کۆڵگانەی کە بەرحاڵ ڕژێمێکی سەرکوتگەر لە حاڵی هینایە تەواوی حولی ئەو هونەر پێش بەر بەوانە بگرە و پێشڕەوانی بکە بەڵام هونەرمەندان و بەرحاڵ کەسانی بە دەربەست و ئەسەن خودی هونەر ئەو مەجالەن یا قۆزێتەوە لە هەر دەرفەتێک بیسفاداکە وەکو کردو دیتایسێ تۆ گەر بەسەرن کۆمەلگای ئێران نەزەر بگری یا کوردستان نەزەر بگری نیە شاید سرودێک لەسەر یەک مراسمی بە خاکسباردننی شەیدێک یان بەکردن چ تەسیرێکی هەیە پامێکی خانەوادەیەک لەسەر گۆڕێکی مەسەلەن منداڵەکەی نیە چ تەسیرێکی هەیە بۆیە ئەوە هنا بۆیە ئەمە من پێم وایە ئێمە وەختە باسی هونەر دەکەین باسی هونەری متعهد هونەری پێشڕە و هونەری پێشکەوتوو کە بتوانێت تاسیری بێ لەسەر خەباتی سیاسی لەسەر ڕێبازێکی سیاسی کە ئێمەمانە باڕوان پێێتی و ئەوەش بە بڕوای من هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕەوە من بۆ خۆم پێم وایە ئەم هونەرە لە نەزەر منەوە چەند تایبەندی و خستەتی خۆی هەیە کە ئێمە دەبێ تەوەجۆی پێ بکەین وەکو کەسانی سیاسی کە لە بۆرەیە کارەکەین و ئەمانەوە تەسیرمان بێ لەسەر ئەو کۆمەلگایی کە بۆ خۆمان فعالەتی یاکەن یا ئەو ڕێبازەی کە وەکو ڕێبازی سیاسی خۆمان هەولی بۆدە بۆیە من پێم وایە بە هونەری کرێکاری پێش هەموو شتێک خستەتی سەرەکی و تایبەندەکەی و کابێ شۆڕەجێر بێ ئەبێ خستەتی شۆڕەجانایی تابێ یعنی دەبێ جامعە هەوڵ بدات تەکان بدا بەرەو ئاڵوگۆڕ بنەرەتی ئەوە خزمەت بەوە بکە جامە بە هەر شکڵێکی بێت مەسەن ئەگەر پەیکەرتاشێ پەیکەری کۆڵبەرێک لە خیابانی شارێکە بە بڕوای من مەسەلەن پتاشێ جواندای بنێ بەرحاڵ نمونەیەکە لە زوڵم و زۆری ئەو دەسەڵاتی کە لە وڵاتەیە یا ئەگەر ڕومان نوویسێک بێت ڕومانێک برسە لەسەر وەزعیەتی مەسەلەن کۆڵبەران یا مەسەلەن فلان بنووسێ بە زمانێکی سادە تەسیری هەیە یا شاعرێک بڵێ لەسەر هەر کام لەم ڕوئشتانەی کە لە کۆمەلگایە وجودی هەیە بۆیە من مزورمێت هونەری کرێکاری ئەوڵین خستەتی ئەوەیە کە دەبێ هونەری پێشڕە و کرێکاری کە دەبێ خستەتی شۆڕەجاری تابێ و هەر کەسێک کەوتە ئەو بوارەوە نییە ئەو خستە بەرەسمێت بناسێت بەشێک بێ لە خەباتی ئەو چینە و بۆ ئەو چینە هەوڵ بدا بۆ چینی هەزەحمەتکێش بۆ خەڵکی کرێکاری واژار چون من پێم وایە هەر هونەرێک لە ناخی کۆمەلگا و هەڵقوڵابێ نیە خزمەت دەکات بەو چینە ڕاستەنە وەوەن کەمتر ڕەنگی ارتجاعی و دواکەوتوی بەخۆیەوە دەگرێت بۆیە ئەو کەسانەی کە لەم بوارەیە سیاست دەکەن لەم بوارەیە کار دەکەن کە بە خەباتی سیازیەکەن ئەگەر بیانەوێت خزمەت بکەن بە پێشکەوتنی بیر و باوەڕەکەیان سیاسەتەکەیان کۆمەلگا بە هەژێنن تەسیران بێ لەناو ئەو کۆمەڵ و ڕێکخرا و سوزانم شتانەی کە پێشدە دەبێنە دەبێ ئەو بەشە لە هونەر ئەو بەشە لە ئەدەبیات ئەو بەشە لە ئینقلابی بوونیان لەبیر نەچێت و ئەوە پەرەی پێ بدەن من پێم وایە تابەتمەندێکی تری ئەم هونەری کرێکاری ئەوەیە کە کرێکاران و هەژاران بۆ خۆیان بەشدار منتیایە لە خۆڵقاندنی دەور و تەسیریان دەدیارە احتمالی زۆرە ئەوە مەسەلەن لە کۆمەلگایەکی ئێستێ وەکو ئێراندا ئەو مەجالەکەم بێ بەڵام بە هەر دەرفەتێک بە هەر فرسەتێک کە پێشدێت دەبێ هێزی پێشڕە و ئەو مەجالە ینی ئەو ڕێنمونیە بدات کە ئیسفادە لێ بکرێت لە ناوەوە لە هەر شوێنێکە پێشدێت بۆیە
بێچێت لە تابلمەندەکانی تری هوەری کرێکاری ئەوەیە کە خودی کرێکاران خودی هەژاران خودی سەملێکراوان بۆ خۆیان نەخشیان بێ و بەشدار بن و بەیخوانی بدان و پەرەی پێ بدەن. من پێم وایە تابلمەندێکی تری ئەو هوەرە دەبێت ڕاستەوخۆ پەیوەندی بێ خەباتی چینی هەژار و چینی کرێکار و چینی زەحمەتکێش و ئەوانەی کە بەرحاڵ هەر شوێنە کارەکەن. وەکو عەرزم کرد من ناچمەوە سەرەوە لەو شوێنانی کە دەسەڵاتی سەرکوتگەر هەیە وەکو ئێران وەکو تۆ تماشا وڵاتێن خاوەرمانە بکە چون سەرکوت زاڵ بووە مەسەلەن چون لێرە پیاوسارانی زاڵ بووە ئەگەر مەسەلەن لەسەر کۆڕەتۆمەڵایەکانی شعرێک زۆرتر بە باڵای جوانی ژنە هەڵیداوێ ئەوە زۆرتر مەسەلەن ئەبینی مەسەلەن نیە خەڵک بەدەمیەوە تا ئەوەی کە مەسەلەن شعرێکی مەسەلەن ڕەسەنتر کە واقعیەتە زەقەکانی ناو کۆمەلگای باس کردووە داڕێتەکانی ناو کۆمەلگای باس کردووە دلیلەکەی ئەوە نییە کە ئەو شعرە احتمال هەیە بە لەحازی هینە نەزمەوە بە لەحازی شکڵەوە عیبی بێ بەڵام بە لەحازی محتەواوە نییە ڕەنگە زۆر غەنی بێ بەڵام چونکی ئەو فەرهەنگە زاڵە لێرە لەم شوێنانە ئەوە مەسەلەن تەرەفداری کەمترە بۆیە لە ئێرانێک وەک ئێران مەسەلەن دەبینی بەشی زۆری هوەری پێشکەوتوو بە شێوەی مەخفیە بە شێوەی ژێرزەمینیە لە دەرفەتێکی کەمە مەجال پێەکە بۆ ئەم هوەرە لە عینی حاڵا واقعگەرایە ڕعالیستە لە هەر شوێنێ مەجالی بۆ هەڵکەوت خۆیان نوێنێ ڕەنگە لە ئاکسوێنێک بێ لە ناو کۆڕکۆمەڵێکی سنکسیا بێ مەسەلەن لە وەکو عەرزم کردی لەسەر قەبرستانی بگێ لە شوێنێکا بێ من پێم وایە بۆیە ئەم هوەرە شوێنێکی هینە ئەم هوەری کرێکاری ئەوەیە کە ئەوە خۆ نیشانەدا بۆیە من پێم وابێ هوەری هینە متعهدوانە ئێستا بازەمە دەکەین ئێمە خەباتکاری سیاسی ڕێبازێکە پێمان وایە دەبێت کۆمەلگای ئێمە بەرەو سۆسیالیزم بەرینوە کارمان ئەوەیە کە خەڵک ڕێکبکەن بۆ ئەوینە دەبێت لەم بوارەیە کار بکەین و دەبێت ئەو کۆڕ و کۆمەڵانەی ئەو ڕێکخراوانەی کە لەم بوارەیە کارەکەن ڕێخواری توودەین مەدەنین لە ناوە کارەکەن نییە ئێمە سعی بکەین ئەوەندەی کە دەتوانین بە شعرە بە سرودە بە نەسرە بە سرودە بە گۆرانیە نەقشی خۆمان دەوری خۆمان لەوێ نییە بەرجەستە بکەینەوە و ئەوانە هان بدەین بەرەو ڕێبازێکە مەبەسمانە زۆر سپاسڕێ محەممەد پرسیارەکە منیش هەر لە درێژەی قسەکانی ئێوەدایە کە ئێوە بۆ خۆتان کە ساڵانێکە وەکو کەسێکی شاعر و هۆگری شعر و ئەدەبیات لەکەیەوە وەکو بۆ خۆتان دەستان داوەتەن نووسینی شعر و ئەدەبیات وە چەند بەرهەمی شعریتان هەیە و بەرهەمە شعرەکانتان بە چ شێوەیەک وڵاو کردوێتەوە؟ وڵا ئەوە ڕاستی بێ من نەت بە خۆم دانم شاعر چون ئەوە بێ ئەو کەسانەی کە شعرەکانمە خوێندەوە پێ بڵن شاعر بەهەرحاڵ من ئینسانێکی سیاسیم پێش هەموو شتێک جاهتێکی سیاسی دیاریکراوم هەیە بەڵام وەکو ئینسانێک بەرحاڵ هەستم بە هەر شتێک کرد لەسەر هەر ڕووداوێک نییە ئەو هەستەی خۆم هێناوتە سەر کاغز جا ڕەنگە شعرەکە مەسەلەن بە شکڵێک مەسەلەن نەزمێکی عجایبی نەبێ شکڵێکی عجایبی نەبێ بەڵام بەهەرحاڵ ئەوە دەربڕینی هەستە چون من پێم وایە شعر زمانی هەستە شعرێکی لەو هونەرانەیە کە زمانی هەستە ئەو من وەڵا ڕاستیەکەی هەر لە تەمەنی جوانیمەوە هەر لە تەمەنی نیۆجوانیمەوە علاقمەند بووم بە شعر بە ئەو وەختێ شەر ڕاستەکەی من بە شعرەکانی قانع ئاشنام بە شعر بەو شعرانەی بە هەڵقانە کە کتێبەکانی ئەو وەختێ بەگرانی جەزەکەوت لە وەختەوە حەزم لە شعر بوو من لە دەورانی پێشبگاتیشمە کۆمەڵە شعرم کوتووەش کۆمەڵە شعرم بوو بەڵام بەداخەوە لێم گیراوە هیچم بۆ دەرنەچوو بەڵام من هەمیشە لە دو ئەوەش نییە لە هەر مەجالێکا بۆم کراوە دیارە ئەشکرام نەکرەوە شعرەکانم هەن لەلا خۆم بوون ئێستش لە چەند شوێنێ شعرم نووسیوە دام ناوە لە ماڵان ماوەتەوە لەو دادانی کە گەڕاهم بەڕاستی نازانم چیان بەسەر هاتووە بۆیە من هەر لە تەمەنی گەنجیمەوە نییە وەختی لەگەڵ باوکم لە دەشتا کرێکاریم کردووە چوزانم دروێنم کردووە فلانم کردووە بەڕاستی نییە حەزم لە شعر بۆ هەمیشە ئەو شعرانم کتۆتەوە ئەو ماوەشی کە بەرحال مەجالم کە لە دەورانی پێشمەرگاتی ڕاستەکەی مەجالم کەم بۆ شعر نووسن بە پێوەزی کارەکەم بەڵام ئەو تێکە تۆزە مەجالم پیا کردووە شعرم کتووە هەم بە فارسی شعرم کتوان بە کوردی بەرهەمیشم زۆرە زیاتر لە نزیک 200 شعرم زیاتر ئێستا هەیە تا ئێستش چاپ نەکردوون بە تەمام چاپیان بکەم بەڵام زۆرتر ئەم ماوە هەر دەڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان و تەلەڤیزیۆنەکەی خۆمان و ئەوانەوە زۆرتر بڵاوم کردوونەوە
هاوڕێ محەممەد ئەگەر بۆتان بکرێ لێرە لەم بەشەی لە بەرنامەکەماندا چەندانە لە بەرهەمە شەڕیەکانتان بۆ بینەرانمان بەسەر ئەمە شعرێکە بەناوی هاتووم بڵێم کە لە جەرانی شۆڕشی ژینایە تازەگی نووسیمە پێشکەشتانەکەم هاتووم بڵێم ترس و دڵتەنگیمان بۆتە هاوار بۆتە خرۆش پەژارە و خەم بۆتە وزە و ڕاسان دوودڵیمان بۆتە هەڵمەت و جەسارەت هاتووم بڵێم دەست و بردکە کاروانی عشق و ئاواتی دێرینمان وا خەریکە بەرەو جەژوان بەرەو مەنزڵ ڕێگە دەبڕێ و دەگاتە جێ ئیتر پەپولە و هەنگ پرسە و ماتەم بۆ مەرجی بەهار و گوڵ ناجێڕن مەلەکان هێلانیان لێ ناشێوێ کزەبای ساردی پاییزی خونچە و چرۆ سیز ناکە تاریکی و شەوەزەنگ شیوەن بۆ ئەستێرە ناجێڕن هەوری ڕەش و چڵکن بەرگەی گزنگی هەتاو ناگرێ لوتکەی سەربەرزی چیە بەبێ ئاسۆی هەڵ ناکە ڕووباری وشک بۆ ئاودا نامێنێ شنەی خەون و خۆشەویستی موژدەی بەهاری سەرفرازی هێناوە هەست و ئاواتی گرگرتومان دەستەی سارد و سرمان بە خاکی نامرادی ناسپێرێ ئیتر نابێت چاوەڕوان بین بەڵێنمان داوە هەتا ماوین لە ڕێبازی یارانی وەفادارە هەنگاوی پتەوتر هەڵگرین هەتا مەرگی سوورمان نەبێ بەژین هەتا زنجیری کۆیلەتی و پەتی سێدارە نەپسێنین ڕزگاری و ئازادی و یەکسانی تێکەڵ بە یەک نەکەین کۆڵ نادەین و واز ناهێنین ئەمە شیعرێک وەخوێم دانێکی تریش بەڵێ بفەرمۆ ئەم شیعرە هینە شعرێکی عاشقانەیە بە هەرحاڵکی نە کۆڵایەتیە پێم خۆشە لێرە پێشکەش بکەم بەڵێ بفەر ئێوارەیە ئێوارەیە و خۆراوابوون زەردە هەڵقشا بۆ دەمکەلان بۆچی ئاوەڕ نادەیتەوە بابەرتیری نگات کەوم با گۆشەی چاوی ڕەش و خومارت لەژێر هەوری سیای زولفی خاوتە دەرکەوێ زۆر دەمێکە چاوەڕوانم هەرچەندە شەرم و شوورەیش بێ هەرچەند شەرم و شوورەیش بێ تا تلیفەی مانگی ڕوود تا خۆری گەشی گردنی زەردت تا بۆنی عەتری قژی تاڵتاڵت لە هۆش خۆی نەبردوومە ئاوڕێکم لێ بدەرەوە ئێوارەیە کاتیش لێمان بێتاقەت بوو دڵڕەق مەبە لەوە زیاتر لە حەسرەتی دیتنی مانگی ڕوخسارت بە شەرم و خەمەوە ڕام مەگرە دڵنیا بە واز ناهێنم بە بێدەنگی چاوەڕوانم ئارام ئارام لێت دەڕوانم یا وەکو مۆمێکی داگیرسا و لەجێی خۆمە وردە وردە دەسووتێم و دەتوێمەوە یان هەردوو ئەژنۆم ماندوو شل دەبن لەبەر پێتا دەکەوم و دەتلێمەوە بەشک و بەو حاڵە بمبینی بە زەید بێ و لێم بڕوانی تا بە نیگای گەش و شەفابەخشت ئەژنۆکانم هێزگرنەوە بتوانم بەسەر پێوە ڕاوەستم تێر نگای چاوی خوماڕ و تلیفەی مانگی ڕوت و گردنی زەردی فڕخاڵت کەم زۆر سپاس کاک محەممەد بەردەوام زۆر سپاس لە کۆتایی بەرنامەکە دووبارە داوەتان لەکەمەوە کە دووبارە شارمان بۆ بڵێن بابگەڕێنەوە سەر پرسیارەکانمان بەڵێ دەستان خۆش بێ زیاتر پێم خۆشە باسی کاریگەری شارەکان بکەین ئێوە کە ساڵانێکی دوور و درێژە لە تەشکیلاتی کۆمەڵەدا سەرگەرمی کاری سیاسی و تێکۆشانن ئەم تەشکیلاتە تا چه ئاستێ گرنگی بە هۆنەر و ئەدەبیاتدا و دەکرێت ئاماژە بۆ ئەرسانە بکەن کە کاری هۆنەری و ئەدەبیاتی تێدا کراوە وەڵام من پێم وابێ من لە مێژەوە لەگەڵ کۆمەڵە هەن لە تەمەنی جوانی و لەگەڵ کۆمەڵە چاو کات کە لە شارەکان بوو چاو کاتشکاتۆتە دەرەوە بە پێی توانای خۆی ئەهمێتی داوە بە شۆڕشی بە هوەری شۆڕش گێڕانە و پێشکەوتو بە پەرپێدان بەو هوەرە بۆ ئەدەبیاتە بۆ مەسەلەن ئورگانی ساز کردووە مەسەلەن وەختی خۆی ناوەندێکی هوەری پێکەنام و هێنی پێشکەوتوی بوو پێشەنگی بوو ئەمانە هەمووی کاری هوەریان کرد لە تەلەڤیزیۆنە ڕادیۆیە ئاسۆی شۆڕشی بوو کاری هوەریانە کرد نمایشنامەیان دەنووسیدا و دێ
تعداد ڕۆژخانەمان ئەو نمایشنامانان بە هێنە کرد بە ئەرزا کرد داودێ گەڕان بەرحاڵ من پێم وابێ کۆمەڵا مەسەڵەن کۆڕی هوەری بانگواز زۆر تاسیری بوو لە پەرەپێدان بە سرود و گۆرانی شۆڕژگەرانە لە دەورەیەەکە کارم بەو نیە ئێستا مەسەڵەن ئەو ڕفیقانی کە دەورەیەک بوون ئێستا چۆنن بەڵام هەر بەڕاستی لە دەورێکە تاسیری باشی بووە ئەو بەرنامەی کە رادیۆ کۆمەڵا رادیۆی دەنگی شۆڕشی ئێران بەشی هوەری پێشکەشیە کرد ئەوانە دەرسانی ارتباطی بوو لەگەڵ مجموعەیەک هونەرمەند و شاعری پێشکەوتوو لە کوردستانی عێراق داوەتێکردن داهاتن بۆ ئوردوگاکانمان شعریان دەخوێندەوە و بەرحاڵ کۆڕی هوەریان بۆ سازەکردن بۆیە من پێم وابێ کۆمەڵا لەو بابەتەوە ئەوەندەی کە توانوێتی من ناڵم هەموو توانای خۆی خۆتەوە بە پێی دەرکوری حاڵی بین بوونمان لە هەر دەورەیەکە من پێم وایە کۆمەڵا ئەوەندەی کە بۆی کراوە کردوێتی بەڵامی تر زۆر جارج مەجان نەبووە زۆر جار وەزمان وا بووە کە نەمانتوانیوە بەرە پێدەم من ئەتوانم بە دڵنیایە ئەوە بڵم کە فەرهەنگی ئێمە هوەری ئێمە ئەدەبیاتی ئێمە کولەن لە ناو جوڵانەوەی شۆڕەجێرانەی خەڵکی کوردستانە لە ئێرانە لە هەموو بەشەکانە تەسیری خۆی بووە و تەسیری خۆشی داناوە و ئێستش کەماکان ئەو سرودانە ئەو شعرانە ئەو گۆرە مەسەڵەن چەندین شاعری بەرجەستە لە ناو کۆمەڵا پەروەردە بوون شعریان کوتووە بەهەرحاڵ چیرۆژی کورتیان نووسیوە داستان و حکایەتیان نووسیوە منزورمە کۆمەڵا ئەوەندەی کە توانیوێ مەجاری داوە و بەرهەمی داوە و من پێم وایە کەماکانیش ئەو کاراکە یعنی من پێم وابێ کۆمەڵا پایەکی قەوی هەیە بۆ ئەگەرسمانێ هەڵ ئاڵ و گۆڕێکی کۆمەڵایەتی لە کوردستانە پێشبێ لە ئێرانە پێشبێنیە لەسەر ئەو ڕێچکەی کە بوویەتی و لەسەر ئەو پایەکە دایناوە دەتوانێت زۆر مؤثر بێ و بە زۆر تەسیری باشدا بنێ بۆیە من پێم وابێ کۆمەڵا بە پێی توانای کاری کردووە جا ڕەنگە هەموو توانێشی مەسەڵەن نەخس بێت دەکات یانی هەموو بە پێی دەرک و توانە منزور من دەرکەکەش ئەبێ دەرانیە جێ بۆک بەڵێ زۆر سپاس کاک محەممەد شاعرێک دەتوانێت هەم شاعر بێت و هەم تێکۆشەرێکی سیاسی یان بە شێوەیەکی دیکە بڵێم ئەندامبوون لە حەزبێکی سیاسیدا بەر بەوە ناگرێت شاعر بتوانێت ئیدەکانی بە شێوەیەکی ئازادانە دەربڕێت من پێوانە من پێم وایە شاعر ئەگەر سیاسی نەبێ ناتوانێت شعری باشیش بڵێ هونەرمەند ئەبێ هونەرمەند دەرچی زەمانەی خۆی ببێ سیاسەتی زمانی خۆی بزانێ ئەگەر بێوێ شعرێک بڵێت کە یا سرودێک بڵێت یا شتێک بنووسێت کە دەرگی بکە بۆیە من پێم وابێ کەسی سیاسی کادری سیاسی ئەندامبوون لە هیچ حزبێکە ناتوانێت بەرەبگرێ بەکاری هوەری یا بە زەوقێک بە سەلیقەیەک ئەگەر هونەرمەندێک ببێت دەتوانێت پاڵخوا بیکە و کۆمەڵە لە ناو کۆمەڵایە ئەوە جێکەوتووە من عەرزم کردی چەندین شاعری بەردەسەمان بووە ناو کۆمەڵایە کەسی فعالیش بوون فعالەتیان کردووە ئێستش دەیکەن وەکەمەکانیش ئەندام و ئەندامی خاوەن هەڵوێستی سیاسی ئەم حیزبەش بوو لە سەتحی سەریشەوە بوو نووسەریشمان بووە هەر کەسی باش بووە بۆیە من پێم وانە کەسی سیاسی ئەگەر زەوق و سەلیقە و ئەحساسێکی بێ بتوانێت دەری ببڕێ کاری سیاسی بەری پێ ناگرێ چون من پێم وابێ هونەرمەندی متعهد ئەوەیە کە ئاگاه بێت ئەوەیە کە فری و نەخوا کە مثلەن شتێک خەڵین نەخەڵەتێنێ بۆیە بتوانێ نیە ئاگا بێ بەسەر سیاسەتی ڕۆژدا کە بتوانێ هەر کارێکی هوەری بکات جوابدەرەوە بێ بەو نیازێکە هەیەی بۆیە من پێم وانە ئەوە هینە تأثیری وای هەیە زۆر کەس بازەکەن ئەڵێن ئەو کاهینە کاکە و کابرا سیاسیە و ناتوانێت شعر بڵێ شاعر بە هین بێت ئازاد بێت و ئەمانە من پێم وابێ ئەوە بەهەڵە لە حاڵی بوونە چون تۆ خۆتۆ شعر دەڵی هوەر و ئەدەبیات پێشکەوت و پێشەخەی بۆ ئەوەیە کە هەدەفێکی دیاریکرا و پەرە پێ بدەیت سیاسەتێکی دیاریکرا و دەن خۆ بۆ ئەوە نییە تۆ هوەر بۆ هوەر کار بکەیت بۆی کە بزانانی هەر هوەر پەرە پێ بدەیت تۆ بێ هەر هوەر ئێمە باسمان کرد هەدەفێکی دیاریکراوی هەیە مەفهومێکی لە پشتا چوزاندا هەر شتێک بێت بۆیە ئەگەر بتەوێ هوەرە ئەو هەدەفە تاقیبکە دەبێت زاڵی بەسەر ئەو هەدەفەداوە بزانانی و هەدەفی چییە ئامانجی چییە دەوێت چی بکە بەتابەت وەمێ کەسانی چە بکە خۆمان بە چەپ سوسیالیست دەزانین و دەبێت پەرە بدەین بەو ڕێبازە من پێم وایە نەتەنیا ڕێگە ناگرێ اتفاقاً کومەکیش دەکا بە دەرک و بە لێ حاڵی بوون و بە لێزانینی ئەو کەسێک کە کاری هوەریەکە زۆر سپاس کاک محەممەد وەکو دوا پرسیارێشم و وەکو ئەوەی کە زیاتر
سەبارەت بە بەرهەمەکانی خۆتان قسە بکەین. بەرهەمەکانی خۆتان وەکو ئەماژەتان پێکرد لە داهاتوودا هیوادارم بیکەن بە کتێبیش زیاتر ناوەڕۆکەکەیان کۆمەڵایەتی سیاسی چینایەتیە یا ئەوینداری یا هەموو بوارەکانەگرێتەوە. وڵا ئەگەر ڕاست پێ بڵام لە هەمانی تایە هەموو بوارەکان لە هەمان بەڵام زۆرتر هینە زۆرتر بەڕاستی چینایەتی و تەبقاتی و سیاسیە. بەڵام تۆ ناتوانێت گەر هونەرمەند بی و خۆت بە شاعر مەسەلەن بزانی جوانێک نەبینی یا جوانیەک نەبینی نییە شعری بەسەران نەڵی ئەو بەمعنە نییە خۆ تۆ بەسەلەن بەڵام شتێک جوانە بەرها بۆیە پێش هەموو شتێ ئەو کەسانەی کە کاری ئەحساسیەکەن بەسەلەن هوشارەڵەن هونەرمەندن بۆیە هەموو شتێک چاک و خراپ ئەبێ و خۆی ببینن جوانە و خراپ خراپە. هونەرمەند ئەوەیە کە هەردووکیان ببینێت. ئەگەر شتێک خراپە لە کۆمەلگای بەزەقی باسی بکە یعنی هونەرمەندی متعهدەوەیە ئەگەر جوانەی چیشی بینی نییە خۆی لێ دوور نەگرێ بیڕێت. ئەمە وەکو هین بۆیە من ئەو شعرانەیە کە کتومە وڵا ئەو هەموو ئەو وارانەی تایە ئەم سیاسیە ئەم چینایەتیە ئەم ئەوینداریە خۆشەویستیە هەم کۆمەڵاتیش. بەڵێ زۆر سپاس کاک حەما. لە ئەخیری بەرنامەکە پێمان خۆشە هەر چەندانەکە بەرهەمی شعری بۆ خۆتان کرا پێشکەشی بینەرانمان بکەن. من فامدە دانش پێشکەش بکە. زۆر دەستان خۆش وەی خوێنم فەرمونون. کوردستان مەکۆ شۆڕژێڕیم ئەمە مەسەلا شعری شۆڕجێرانەیە. بەڵێ لەوەتەی خەڵکی شۆڕژێری کوردستانم ناسیوە لاوە خوێن گەرم و ئازا و جەسوورەکانی لە بەدانی خەبات و خۆراگری دابینیوە ئەوەندەی مێژووی خوێناوی پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێندوتەوە ئازاریم خوێندوتەوە هەمیشەوا تێگەیشتوم وام زانیوە قەد و دڵ نەبووم گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەر بەرزە هەمیشە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵنەدان بووە. مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزمموی تاڵ و شیرینی نەجات بووە. هەوێنی یەکگرتووی و پێشنگایەتی و جەسارەت و فداکاری و خۆراگری و چۆکدانەدان بووە. لاوە خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلستەم یەکراوەدا بۆ گەیشتن بەسەر بەستی و ئاسوودەی و ئازادەجی پشو درێژ و خۆڕێکخەر و ژیر و خەباتکار بووە. لە بیرمانە لەم شۆڕەشەی ژینادا لەم شۆڕەشەی ژنجیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشانگ و پێشەڕۆی شەقام و مەیدان و زیندان بووە. شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تیار و ساز کردووە. هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئاماند و ڕێگا و ڕێبازە بووە. بفەرمۆ. بەڵێ بەسەر چاو یادێک لە زمانی ئاگرینی شۆڕش هاوڕێی ئازیز سدیقی کەمانگەر. ئەی زمانی ئاگرینی شۆڕشی چەساوەکان نرکە و نەعرەتەی بروسک ئاسای دەنگەرەسا و پرخۆشەکەت دڵی پڕ لە چینەی دوژمنانی جانی و جاهلی خستە دەرزین و وەحشەت. شەوق و بریسکەی پڕنووری تریشقەکەت جەرگی تاریک و شەوەزەنگی بڕی سینەی هەوری ڕەش و چلکنی کە بەدەم ژانەوە دەیناڵاند دڕی. تەمومژی خۆفناکی ڕاماڵی ئاسۆی دەم کەلانی ڕوون کردەوە لێزمەی بارانی بەخوڕی بەسەر چێلگە و مەزرا و کارگای تین و وشکەڵگەڕا و هەڵقرچاواندا باراند. ترس و دڵە ڕاوچە و ڕاڕایی ڕەواندەوە وزەی هیوا و ئومێد و باوەڕ بەخۆبوونی لە هەموو کوردستانە جارێکی تر بژاندەوە. نەمامی جەسارەت و خۆراگری و هەڵمەت بردننی خەمڵاند گەزگەز باڵایان کرد شەکانەوە توی خۆشەویستی سەر لە نوێ سەوز بوون. گوڵەسی سوودامرکاوەکان گەشانەوە پۆلو ژێر خۆڵەمێشی ناو کوانوەکان بوون بە پشکۆ گڕ گەشانەوە. ئەی هەورە جەسوور و ڕابەر ترۆری ناجوان بێرانەت بەدەست خۆفرۆش و سڵکاوخۆر و نۆکەری ڕژیمی داگیرکەر و سێدارە و سەرکوت نەیتوانی و هەرگیز ناتوانێت بەر بە نرکەی دەنگەڕەسا و دلێرەکەت بەر بە شەوخ و گڕی بروسکەکەت بگرن. ئێستاش هەموو کاتێک لە هەر بیرەوەریەکدا یادی زیندوو فرامۆش نەکراوت دەکەینەوە. ناو یادی ئازیزت بەرز و پیرۆز ڕادەگرین. تاریک پەرستانی جەنایەت پیشە و دەرۆنڕەش لە گزنگی نوری وەک خۆرت لە تەوش مهێزی گفتار و باوەڕ و کردارت وەحشەتی مەرگ و زەبوونی دایان دەگرێت.
بۆیە ئەی هاوڕێ هێژا و بە ئەزمون تۆ مەشغەڵی ئاگرینی داگیرساوی مەرگت کردە ئەفسانە بە سەریان ئازاڵ بووی لە خەباتی چاوساوان و سەرلێکراواندا بەردەوام زیندوو هاندەری لەگەڵمانی هەزاران جاریا دەدەخێت. دەستان خۆش بێ کاک حەما قەڵەمتان ڕەنگین و هەر بەردەوام بن. ماوەی بەرنامەکەمان کۆتایی پێهات ئەگەر دەسانەوەی لەم ماوە کورتەدا لەم چەندەیەقەوە مامانە ئاماژە بە شتێکی نەوتراوکەن کە لە تولی بەرنامەکە پێتان خۆش بووە ئاماژێ پێ بدەن بفەرمون. وەڵام من قسێکی زیاتر منیە بەڵام مەگەلێم گەڕێن یەک شعرێکی دەخوێنمەوە. بفەرمون بە شارێک کۆتایی بە بەرنامەکە هێنی. باش ئێمە کێ بووین؟ ئێمە وەکو پێشمەرگە کێ بوون؟ من ئەوە زۆرتر بۆ ئەو بکتووە. پۆلێک هەڵۆی چاوتیژی سربزێوی کۆڵنەدەر بووین بە جەستە جیا بەدڵ یەک بووین. سەوداسەری ڕێی فواد و حەمەحسین بووین. شوێن پێی عەبدوڵڵا و خوسر و شوانمان هەڵەگرت. وەک پەپولە شەیدای گوڵی سووری سەربەستی بووین. لە دووی ئاسۆی ئاواتی هەژارانە بێ ئۆقرە بووین. لە خۆراوەبوونە میوانی گوند و شاخ و دۆڵ بووین. بەیانیان لەگەڵ گزنگی خۆرەتاوە هەڵ ئەهاتین ڕۆژێکی نوێی ژیانی پێشمەرگانەمان دەست پێ کرد. بە وریایی بارودۆخمان هەڵ ئەسەنگان. یان بەرەولوتکەی ئاسۆی ژیان ملمان ئەنا یان بەناو کۆڕی زەحمەت کێشان ڕێ ئەکەوتین. بە خەمخۆری هەژارەکان پجەستور بووین. لە ناو جەرگەی ژیانی واندا تێکەڵ ببووین بەسەر ترس و مەرگ ئازاڵ ببووین. ئاسۆی هیوا لەبەر چامان پرشنگار بوو لە شەوانی ئەنگوستەچاوی گیاڕەشی بەهاریە وەک بروسکە جەرگی شەوگاری تاریکمان شەقە کرد. لە ئاز دوشمنی خەڵقی چەوساوە و هەژارە پڵنگ ئاسا چاو نەترس و بە هەڵمەت و جەربەزە بووین. گیان لە سەردەست فداکاری ئەو ڕێگا بووین. دفاعمان نەمافی کرێکار و خەڵقی هەژارە کرد. داوای یەکسانی مافی ژنوپی ئەومان دەکرد. دش بە زۆرداری و ستەم دەجەنگاین. مافی شارەی خۆنووسینمان بۆت ملەتان داوا کرد. سۆسیالیزم مەنزڵگای کاروانی ڕێگەی ئێمە بوو. ئەم کاروانە هەر ئێستاکەش پڕێبوارە بەڕێوەیە بەرەو ئامانجی نەمرانی ئەو ڕێگایە ڕێدەپێوێ. بێگومانم تا گەیشتن بە مەنزڵگای ئاسۆی ئاوات ئەم کاروانە بەبێ وچان هەدا نادات. بەڵێ ئێمە پۆلێک هەڵۆی چاوتیژی سەربزێوی کۆڵنەدەر بووین بە دەستە جیا بەدڵ یەک بووین. گەرچی ڕێگەمان پڕ لە هەوراز و نشێو بوو باوەڕ بەخۆ متمانە بە یەکتری توێشەبەرەی ڕێی خەبات و ژینمان بوو. بە یەکەوە خۆڵقەنەری ئەم مێژ و پرشندارە بووین. ئەم پێناسە بە نرخ و شکۆدارە لە کەشکۆڵی مێژووی خەباتی چاوساواندا ماندگارە. ئێمە پێشمەرگەی کۆمەڵە بووین. هەر بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەر بجی سۆسیالیزم. زۆر سپاس دەستان خۆش بە کاک حەما هەم بۆ شارەکانتان و هەم بۆ بەشداریش لەم بەرنامەیە. زۆر سپاس دەکەم بۆ دەفەتەشکە ئێوە بە بنتاندا کە بتوانم بەرحاڵم هەم قسەیەک لەسەر هونەر بکەم بۆ هەم بەشێک کۆمەڵێکی جێشارەکانی پێشکەش بکەم. زۆر سپاس بۆ بەشداریتان. دەستان خۆش بێ مادوونە زۆر سپاسیش بۆیەوە. زۆر سپاس. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە.